خۆشنووسی باگی نەما بە بۆنی کۆمپیوتەر و ئەنتەرنێتەوە باگی نەما. دوکانێکی خۆشنووسیە لە کەرکووک. ساڵانی پێشوو بەر لە پێشکەوتنی تەکنەلۆژیا زۆرینەی کتێب و دیوانی شعری و نامەنووسراوەکان لێرەدا دەنووسرانەوە. بەڵام ئێستا پێشکەوتنی تەکنەلۆژیا خەریکە هونەری خۆشنووسی بەرەو مەرگ دەبات. ویشی ئێستاکە لە 175 فەرقی کردو لە جاران. ئیستی ڕۆژانەمان زیاتر لەسەرەوەی لافتی مەسەلەن نووسینی قەت قوماش بۆ خان و بۆ دوور بێخوایە لە تەعزیە و پرسەنامە و ئەو شتانێ زیاتر. خۆشنووسی هاوشێوەی هونەرەکانی دیکە هونەرێکی جیهانیە. ئەو کەسانەش کە لەو بوارەدا ئەسپی خۆیان تاوداوە ناوبانگیان بە شێوەیەکی بەرچاو بڵاو بۆتەوە. بەڵام ئێستا لاوازبوونی هونەرەکە نیگەرانی لای تەواوی خۆشنووسان دروست کردووە. هونەری خۆشنووسی لە هەموو جیانە بەگشتی و کەرکووک بە تایبەتی بەداخەوە بەرەو کاڵبوونە چێ بەرەو ئاچوونە چێ چونکە بۆ ئەمە کاری دەستیە وەکو زۆر کاری دەستی تر ئێستا بەهۆی پێشکەوتنی ئەم تەکنۆلۆژیا و هاتنی تەکنۆلۆژیا و ینی با بڵێن ئەوەی تۆ ئەتەوێ بەدەست نەتەتوانی ئەو تەکنۆلۆژیای ینی ئەوەی تۆ بەدەست با بڵێن بە هەفتەیەک بنووسی ئەو بە نیم ساعت بۆتی دروستەکە کەمتریش لەبەرەوە ینی بەداخەوە بەرەو کاربوون چێ خۆی هونەرێکی قورسە هەموو کەس ناتوانێت فێربێ ینی خوڵقێکی زۆری عاشقێکی زۆری هەیە. لە جیهاندا حەوت جۆر خۆشنووسی هەن و کاریان پێدەکرێت. تەنانەت هونەرەکە لە دروستکردنی تابلۆشدا بەکاردەهێنرێت. بەڵام پێدەچێت تەمەنی هونەری خۆشنووسی بەهۆی تەکنەلۆژیاوە لە کۆتایی نزیک بوو بێتەوە. کەڕۆن محەممەد کورساد نیوس کەرکووک.